بەخێر بێن بۆ پەیمانگای مات ئەمڕۆ ڕۆژی بەڕێوەچوونی جلی کوردیە و هەروەها ئاهەنگێک بەڕێوە دەچێت لە ناو پەیمانگای مات بە بۆنەی ساڵی ساری کوردی و هەروەها بە بۆنەی جەژنی نەورۆز. تکایە بفەرمون. جلو بەرگمان میراتی باو باپیرانمانە. یەک نەتەوە، یەک زمان، یەک ئایندە، یەک جلو پۆشاک. پیرۆز بێ ڕۆژی جلو بەرگمان. بەرگ و پۆشاکمان ناسنامەی نەتەوەمانە. جوانەکانی کللتوری من جوانەکانی جیهانی منە. زمانمان، ئاڵامان، جلو بەرگمان ئاماژەیە بۆ سەروەریمان. جلی کوردی یەکێکە لە هێما و نیشانەکانی سمبۆلی کوردی کە خاوەن مێژوێکی تایبەتی کۆنە. هەتا جلوبەرگ و کللتورمان بمێنێت نەتەوەش دەمێنێت. وەکو بەرپرسی یەکێتی قوتابیانی کوردستان پیرۆزبایی ڕۆژی جلی کوردی لە گەلی کوردستان دەکەم. بێگومان جلوبەرگی کوردی بۆنەیەکی نەتەوایەتی گەلی کوردە. پێویستە پارێزگاری لێ بکرێت بۆ ئەوەی نەوە لە دوایەوە ئاشنا بێت بە کللتوری جلوبەرگمان. ئێمە بە شووناسی نەتۆکەی خۆمان دەبێت بپارێزین. لە هەر شوێنێک خەڵکە بێت چوارچێوەی کللتوریان دەبێت. لە هەر جێگەی چوارچێوەی کللتور هەبێت کۆمەڵی ئامراز هەبێت بۆ پاراستنی نەتەوەی. ئامرازەکانی جیاکەرەوەی کللتور بریتین لە زمان، شێوە و ڕەنگ، پۆشاک و ئاڵاق. ئەمانە بریتین لە پێکهاتەکانی کللتور. بۆ ئەزموونکردنی ئەم بنەمایان کللتوریانە کۆمەڵی نەتەوەیەتی دەپارێزێت ببێتەوە کۆمەڵە نەتەوەیەتێکە لە کللتوری نەتەوەیەکی تردا دەتوێتەوە. بۆیە ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی نەتەوە ببێ بە بەشێک لە نەتەوەیەکی تر. نەتەوە بە لەدەستدانی کللتورەکەی شوناسی خۆی لەدەست دەدات. بۆیە قوتابیان و مامۆستایانی خۆشەویست داواتان لێ دەکەم کە ئەم شوناسە بپارێزن. لە کۆتاییدا دەڵێن بژی کوردستان، بژی جلی کوردی هەر بمێنێت پۆشاکی نەتەوەیەتیمان. جلی کوردی زۆر جوانە، هێمای بوونی ژیانە، مای سەربەرزی منە، چقڵی چاوی دوژمنە، شیک ئەبیت بیکەیتە بەر بۆ سەیران و دەشت و دەر. شێواز و جۆری زۆرە، ئەیان پۆشم بەنۆرە، لە چەند پارچەیەک پێک دێت، تۆش بیپۆشە زۆرت لێ دێت. لە کۆتاییدا دەڵێن بژی کورد و کوردستان، بژی کللتوری کوردان. عزيز من
ساڵێکیان بکرێتەوە لە یادی خۆیان ڕۆژێکی خۆشە بۆ کورد و کوردستان. زۆر سپاس کاتت باش وەکو قوتابیەک وەکو کوردێک چی تێ بووم بەڕاستی ئەم ڕۆژە ڕۆژێکی تایبەتە بۆ هەموو قوتابیان بۆ هەموو کوردێک بۆ ئەوەی بە کوردی قسە بکە ئایا کوردی ڕۆژەڵاتە کوردی باشوورە کوردی باشوورە هەر کوردێک بێت ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە پێویستە ئەم ڕۆژە بەبەرزی بنرخێنین پێویستە ئەم ڕۆژە هەموو کوردێک بۆ ئەوەی ڕۆژەکەمان کوردەکەمان بە سەرکەوتوی بمێنێتە جنی کوردی لەبەر بکەین و چاوی ناحەزەکانمان پێ بکەین. دەست خۆشبی زۆر سپاس ئەو کاتت باش وەکو مامۆستایەک وەکو کچێکی کورد چی تێ بووم پیرۆزبای خۆم لەسەرجەم کورد و کوردستان دەکەم بە بۆنەی ڕۆژی جلی کوردی هیوادارم ئەو بۆنە و ئاهەنگانە هەر بەردەوامێ بژی کورد و بژی کوردستان. زۆر سپاس ئەو کاتت باش باشتر بۆ تۆ بەرزم وەکو قوتابیەک وەکو کچێک کوردێک چی تێ بووم وەکو کچە کوردێ پیرۆزبایی و خۆم ئاراسی گەلی کوردەکەم بە تایبەتی پەیمانگای مات هیوادارم لەم ڕۆژەیە ئەم یادت بکەینەوە پیرۆزبایی و خۆم ئاراسی گەلی کوردەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. هاوبیر چوارباسی
جاءتي أشوف بابا